شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. پێشبڕکێی مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز. کەناڵی NRT ئاگاداری هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان دەکاتەوە کە بە سەرپەرشتی قورئان خوێنی نێودەوڵەتی دکتۆر کۆچەر عومەر هەڵەسێت بە سازدانی پێشبڕکێیەک بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز. هەر بەڕێزێک ئارەزومەندە بۆ بەشداریکردن لەم پێشبڕکێیەدا ئەتوانێت لە ڕۆژی دیاریکراودا سەردانی ئەم شوێنانە بکات بۆ تاقیکردنەوە. سلێمانی 27/6/2013 مزگەوتی حاجی ئەحمەدی حاجی عەلی، کەرکووک 29/6/2013 مزگەوتی خالیدی کوڕی وەلید لەسەر شەقامی سەرەکی ڕەحیماوە، هەولێر 30/6/2013 نووسینگەی NRT لە شەقامی 108 عینکاوە، دوهۆک 1/7/2013 نووسینگەی NRT بەرامبەر مزگەوتی قازی محەممەد. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکە بەم ژمارانەی خوارەوە 053 323 90 053 323 90 12.